سکوید گیم دەچێت ئەمریکا دڵنیام کۆتایەکەی ئاماژەیە بۆ ئەوە بەڕاستی چاوەڕم ناکرد کۆتایەکەی ئەوها بێ زۆر خراپ بوو نانەخێر ئەگەر کۆتایی نەهاتە بێمانە بوو سکوید گیم لە ڕووی دیالۆگۆ زۆر لاوازە برا لەو هەموو تەحلیلکار و شارەزای سینەما و درامایە ئەوانی هێشتا وەرزی سێمتان نەدیوە نەکەن هیچ پۆست و ڤیدۆیەک لەسەر سکوید گیم بکەنەوە دوایی لێتانی تاڵ دەکەن و بۆت سپۆیل دەکەن اینجا چۆنن ترندی ئەم هەفتەی 964 تان باش خۆ لە بەرمامە ترەمپ و ئیسرائیل و ئێران مەجای ئێمە نەماوە لە بری پارەش هەر درۆن و موشکمان بۆ دەنێرن ئەوجا خوا ڕەحمکە جا ئێستا بە خێرایی پێتان دەڵێم وەزعەکە کو دەگوزەرێ لەم گەرمەی شەڕ و هەرایە پەرواز حوسێن پرسیاری نەکرد تەنیا شوشێکی شکاندوو بە بێ سپۆنسەر 1 ملیۆن بینەری بە ماوەی تەنیا 6 ڕۆژ تێپەڕاند نامەیەکم بۆ پەرواز ناردوو لێم پرسی ئەمە چۆن لە وەڵام داوتی فکری خۆم و دەرهێنەر بوو بە هەموو دڵمەوە کردم شت شکاندن لە کەسایەتی منەوە نزیکە کاتێک تووڕە دەبم بۆیش کلیپەکەم دەنگدانەوەیکی باشی هەبوو بیریشم نەچێت لە ڕێگەی 964 و پەرواز مزگەنی بۆ خەڵکی سلێمانی شارە حیاتەکە هەبوو سپرایزێکی گەورەی بۆ هەوادارانی بەدەستەوەی و دەڵێت بەم زوانە خزمەتیان دەکەم